بەهۆی هاتنی وەرزی بەهارەوە پێویستی باخچەکانی تر دەستکرێ بە ئامادەکاری و جوانکاری بۆ ئەوەی کە ڕۆیشی جوان بین بە پارکێواری شار و ساڵانە پێویستی بە ئیدامە و خزمەت گوزاریە. لە ئێستادا تیمەکانی کشت و کاڵمان دەستیان کردووە بە لابردنی ئەو دار و درەختانی کە زیانیان پێگەشت و وشک بوون بەهۆی گوشکە ساڵی پارەوە یا بەهۆی بەفرەوە زیانیان پێگەشت و ئێستا لایەن نەبین و هەروە دەستکراوە بە بڕینی پەرژینەکان و ئەو گوڵ و نەمامانی کە هەیە لە ناو پارەکەیەوە بۆ جوانکاریان. زیاد لە 5 تیممان هەیە، تیمێکمان هەیە هەر لە بواری سەوزایە، تیمێکمان هەیە سیستەمی کارەباکان چاکات، تیمێکمان هەیە سیستەمی ئاودێرەکەمان کە زیانی زۆر پێگەشتووە لە ئامادەکاریان بۆی لە وەرزی ئاودانات ئەو سیستەمی ئاودێرەکەشمان چارەسەکرێت. تیمێکمان هەیە حەوز و شەلال و نافورەکانە ئەوانە دەست بەکار بوون ئێستا زۆربیان چارەسەر کردووە. تیمێکیشمان دروست کردو بۆ ناڵم جۆلانێ و ئەو کورسی شکا و تەنەکەی خۆڵدانەی کە زیانیان پێگەیشتووە و شکێنراوە ئەوانە هەستن بە تەخمینکردن و دانانەوەی لە شوێنیان. شوێنی تاوالێتەکانیش ئێستا چاکسازی تیا دەست پێ کردووە، بەڵام بە هەوڵدەین بزانین میکانیزمێ بدۆزینەوە بۆ ئیمساڵ کە بتوانرێت لەلایەن تیمێکەوە بەڕێوە ببرێت ئیتر بە پارەیەکی کەم بێت بۆی هاوڵاتیان بتوانن کە هاتنە ئێرە پێویستیان بۆ شوێنانە بوو بە شێوەیەکی پاک و خایەن و ئەوانە بەکاربهێنرێت.